وەزیری بەرگریی فەڕەنسا ژان ئێف لۆردیان دووەمین وێزگەی سەردانەکەی بۆ عێراق هەرێمی کوردستان بوو کە تیایدا هاوکاری بۆ پێشمەرگە و دیاری بۆ ئاوارەکانی نیشتەجێی هەرێم هێنابوو. لۆردیان دوای ئەوەی بەجیا چاوی بە مەسعود بارزانی و نێچیروان بارزانی کەوت لە کۆنفرانسێکی هەواڵیدا ئاشکرای کرد بە ئەرکێکی سەربازی هاتووە بۆ هەرێمی کوردستان و ئەو ڕاوێژکارانەی وڵاتەکەشی بەسەر دەکاتەوە کە مەشق بە پێشمەرگە دەکەن. من بە مهمەیەکی سەربازی گەیشتم بە هەرێمی کوردستان بۆ پشتیوانیکردن و سوپاسیکردن لە هێزە تایبەتەکانی فەرەنسا کە لە هەرێمی کوردستانن و لە هەمان کاتیشدا بۆ چاپێککەوتن لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران و جەنابی سەرۆک بارزانی بۆ دەربڕینی پشتگیری خۆمان بۆ پێشمەرگە و بۆ ڕۆلی پێشمەرگە لە دژی جەنگی تیرۆریستانی داعش لەسەر ئازادکردنی مووسڵ و دوای ئازادکردنی مووسڵ بکەین. وەزیری بەرگریی فەڕەنسا دوای دیدارە ڕسمیەکانی لە هەولێر چوو بەرەو کەمپی ئاوارەکان و لە نزیکەوە چاوی بە ئاوارەکان کەوت. لە کەمپێکدا لۆردیان بەناو خوێندنگەی ئاوارەکاندا گەڕاو لەگەڵ چەند منداڵ تەوقە و ماسماچێنی کرد. هەرچەندە منداڵەکان نەیان دەزانی ئەو کێیە، بەڵام خۆشحاڵ دیار بوون بە سەردانی لۆردیان. دوای هاتنە دەرەوەی لە کەمپەکە وەزیری بەرگریی فەڕەنسا بەرەکانی جەنگی بەسەر کردەوە. لەوێ چاوی کەوت بە ڕاوێژکارە سەربازیەکانی وڵاتەکەی کە ئێستا مەشق بە پێشمەرگە دەکەن. بریکاری وەزیری پێشمەرگە کە هاوڕێتی وەزیری بەرگریی فەڕەنسای دەکرد بۆ بەرەکانی جەنگ لە لێدوانێکیدا بۆ NRT ئاشکرای کرد لۆردیان بەدەستی خاڵی نەهاتووە بۆ هەرێمی کوردستان. هیچ هاوکاریش لەگەڵ خۆیان هێناوە لە ئێستا؟ دەستیان خاڵی نەبوو. زۆر باش بەسم لە چەک و تەقمەنی ئۆتۆمبیلی سەربازی شتووە هەموو شتێک ئینشەڵڵا. ئێمە زیاتر پێویستمان بە چەک و تەقەمەنی هەیەەوە پشتیوانی معنی و لە هەمووی گرنگتر ڕاهێنان فەڕەنسایەکێکە لە وڵاتانە هەر لە بیدایەتەوە بەڕاستی پشتیوانێکی تەواوی هێزی پێشمەرگیان کردووە لە ڕووی مەشق و ڕاهێنانی هێزەکانی ئەمە و خۆپاراستن و گەیاندن. لە سەردانەکەی ئەمجارەی وەزیری بەرگریی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان زیاتر وتوێژ کراوە سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و شێوازی هاوکاریەکانی ئەو وڵاتە بۆ عێراق و پێشمەرگە. لە سەردانەکەیدا وەزیری بەرگریی فەڕەنسا دوو ئەرکی جێبەجێ کرد. یەکێکیان هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە و دووەمیشیان هاوکاریکردنی ئاوارەکان. ئەمە ئەوە نیشان دەدات کە فەڕەنسا بەبایەخەوە سەیری هەرێمی کوردستان دەکات. ڕێبوارکاکەی NRT هەولێر.